دەتوانرێت لە دووری دەمەترەوە دەمامکەکە لەگەڵ مۆبایلدا کۆنێکت بکرێت. دوای لە دەمکردنی دەمامکەکە دەتوانین چەند زمانێکی دیاریکە وەرجێڕێت تاکو کەسی بەرامبەر بە هەر زمانێک کە ئارەزووی دەکات گوێبیستی بێت. ڕێکارەکانی خۆپاراستن وا دەخوازێت کە دووری لە نێوان کەسەکاندا هەبێت. هەر بۆیە ئەم دەمامکە و ئەو پرۆگرامەی کە تایبەت بە ئەو دروستکراوە سوودیان دەبێت، بە تایبەت بۆ ئەو کەسانی کە کێشەیان لە بیستندا هەیە یاخود کەسی بەرامبەر لە زمان شارەزا نەبێت. ئەوە بۆی وەردەگێڕێتە سەر ئەو زمانەی کە دەیەوێت و ئارەزووی دەکات. これ以上のパブリシティはないですよね。頑張ります。AP はアメリカの配信に特に強いですので、ここで AP 配信出したら、今度アメリカ世界初まだなんとか達成なので、たまたまといいますか、そのニュースの配信に載せて、御社のような本当にこう魅力的でかつその AI とか بەڵاو بوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە دۆخی ژیانکردنی گەیاندۆتە ئەو پەڕی بێزاری، ئێمە سوودمان لەو دۆخە وەرگرت و توانیمان ئەم داهێنانە ئەنجام بدەین. بەڕاستی من کاری لەم جۆرە بە کاری هەندێک کۆمپانیای تازە پێگەیشت و دانزانم، چونکە کارێک ئاسان نییە. بەڕاستی ئەمە کاری حکوومەت و کۆمپانیا گەورە و جیهانیەکانە.こうやってた方がいい。めちゃくちゃ感度がいいです。